جەنگەکان هەمویان خوێناوی هاتن و وڵاتی ئێمەیان خوێناوی کرد و قوربانی زۆرماندا بۆ ئازادی بۆ ژیان بۆ مانەوە بەڵام ماینەوە. جەنگی نەتەوە سەردەستەکانیش ئەوانیش هاتن کە کوردستانیان داگیر کردووە بۆ سەر وڵاتی ئێمەی ئاشتی خواز و ئێمەی هەناسە سارد وتمان نامرین هەر ئەمێنینەوە. بەقەد ئەم ئەشکەوتە کورد بمێنێتەوە مەحاڵە لە ناو بچێت قەت لە ناو ناچێت. جەنگی سێمی بایۆلۆجی لە جیهانە ڕوویدا ئێستاشی لەسەر بێ هەر بەردەوامە. جەنگەکە هەموو کوردستان و هەموو دنیای گرتەوە. ئێمە چەکمان پێ نەبوو بەرامبەری بوەستین چوینە ماڵەوە. لە ماڵی شەوتمان ئێمە ئەمێنینەوە و یەکتریش ئەبینینەوە یەکتریشمان بینیەوە. جەنگی ڤایرۆسی کۆرۆنا ئەویشمان ڕەت کرد ئەویشمان دەستەمۆ کرد. ئێستا لە کوردستان دوای کۆرۆنا و دوای سەردەمی کۆرۆنا ژیانێکی نوێ و وڵاتێکی نوێ بە پەنجەکانی دەستمان دروست دەکەینەوە. من ڕێک لە دەربەندی ڕەمکانم لە بناری ئاسۆس لەوێ ئەچمە گوندی سەرسیان لە سەرسیان کە ئەکەوێتە ناحی بنگرد لەوەیە. وەرن بابێکەوە ئەم گەشتە بکەین لەگەڵ بەڕووبار بڵین ئاسایشی ئاومان بەرێ بە دەستی زبری جوتیارەکانیش بڵین ئاسایشی خۆراکمان بنێ بە پێشمەرگە قارەمانەکانی کوردستانی ژەڵین ئێوەش ئاسایشی نەتەوەیمان بنێ. ئەگەر ئامادەن من لەم ئەشکەوتەوە ئەچم بۆ گوندی سەرسیان لە ناحیی بنگرد لە ناوچەی مەرگە لە بناری ئاسۆس ئێوەش وەرن. زنجیرەچیای ئاسۆس کە 2980 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزا بریتێ لە دۆندی کوڕ واتە چیا یان چای بەرز و لووتکەی کوڕیس و زنجیرەچیای بابل و لووتکەکانی کۆلار و قۆنگرە و دزە و پانکەسوور و هۆڕی چان و ئەشکەوتی کێخاڕەسوو لەگەڵ لووتکەی خاڵخاڵ و کەپچی کانیلان و دۆندی میرسوار. دواتر دمزێ لەگەڵ دەربەندی بۆکو و زاوا کە دەریاچەیەکی گەورە و پانوبەرین دروست ئەکاتە دەربەندی ڕەمکان. لە نێوان ئەو دووە لە چای قەرەسەردیڕا لە گوندی پەڵکۆ و کوێرەکانی هەتا گوندی دەربەند ئەوە بەری مەرگەیە و لە نێو بەڕێوەبرێتێکی سنوورداردا ڕێکخراوە ناوی ناوچەی بنگردا کە 56 گوندێک لە خۆ دەگرێت. یەکێ لە گوندەکانی ناحی بنگرد گوندی سەرسیانە. سیان هۆزێکی گەورێ و لقێکە لە هۆزی مەزنی موکریان. بەر لە 250 ساڵێ سێبرا کە هەر بەو سێوەشەوە ناون سیان شەمزین و وسووەت کێ لە ناوچەی سەردەشتێڕا لە ڕۆژهەڵاتی کوردستان بەخۆ و تیرە و تاوڵ و مێگەلەوە هەرد بە هەردان یەک دەچێتە گوندی نورەدینی پشدەریە یەکی دی دەشتە بناری کلکەی چای ئاسۆس لە گوندی سەرسیان و ئاوەدانی ئەکاتەوە ئەویدی دەچێتە دەشتی هەولێرێ. ئەم سێبرا موکریانەی هۆزی سیانیان لە باشووری کوردستان پێکەێناوە لە ناوچەکانی قوشتەپە و قراج و کەندێناوە نیشتەجێ بوون. ئەوجا هاتوونەتە سەرسیان کە دوا گوندی بەری مەرجەیە لە ناحی بنگرد. یەکێک لە تیرەکانی سیان بە نێوی تورەکە ڕەشانە لە سەرسیانێڕا لەم گوندە نیشتەجێنە. ئەو ڕەحمانی مامخدری عەزیزی سەرسیان لە کنەمەند دانیشتۆ بۆ ساخکردنەوەی ئەو مێژوانە بە تایبەت لە کەونە گوندی سەرسیانێکە لەسەر ڕووبار بۆ دوایە بەهۆی دروستبوونی بەنداوی دوکان و دەریاچەی هەرێمی بیتوێن چوونەتە سەرێ بۆ بنارچیە. بابکەوینە باس و خواست و سەرەتا لە گوندی دەربەندی ئاسار ون بۆ دەست پێ بکەین و ئەوجا لە مامۆسا عەبدوڕەحمانی بپرسم.
مامۆستا عەبدوڕەحمان با سەرەتا لە گوندی دەربەندەوە دەست پێ بکەین. بڵێ لەو دەربەندەی پشتمان گوندێکە بۆ پیان تۆ گوندی دەربەند. بڵێ پێم وابێت لە هۆزی ڕەمکان و بڵێ ڕامکن شوانکارە بوون بڵێ ڕامکن ڕەمکن بڵێ قەڵاتێکی لێ بووە. بڵێ ئەو قەڵاتە چی بووە چۆن بووە هیچیە ئەو بووە قەڵاتە هەر زۆر بە قەدیمی هەبووە پیان دەگوت قەڵاتی پاشا کۆرە پاشای گەورە خۆی لێرەوە مەشهورە پاشا کۆرە پاشا مەشهورە کۆرە بەڵێ بەس خۆی پاشای گەورەیە خۆی پاشای گەورەیە میر محەممەد میری پاشای ڕەواندوو زەوی سۆرانە بڵێ عرب حرفی گی نەبووە گی لەبەرەوە بە کنووسەتی پاشای کۆرە بووە بە ئەوە بووە بەڵام خۆی کوێر نەبووە گەورەیە بۆی کە لای خەڵکی کوردستان هەمووی ئاشنابێت کەەوە پاشای گەورە بۆ نەکۆرە بووە بڵێ ئەم قەڵاتە چۆن بووە ئەگەر وڵاو قەڵاتێک بەس پاشماوەکەی مابوو دیوارێکی زۆر بەرز بوو بڵێ تاپانەوە دیوارە خەڵک دەچوو لەوێ بەگەت کراوە بەگەچ و بەر بەڵێ بڵێ قسڵیان دێنا دەیان کرد بە خوانە بۆ نانکردن و ئەو شتانە لەوێ بڵێ بەس باشە چۆن ئاوێن ڕاکێشاوە ئاوێن هێنا وڵا قوربان لە وابزانام لەژێر خەڵاتەکەیەوە منفەزێک هەبووە هاتۆ سەرکانێک لە خوار خەڵاتەکەیەوە کانێکی گەورە هەبوو کانی دەربەندیان پێدەگوت کانی دەربەند ماوە وەڵا نەماوە ئێستا لە کەژێر ئاو کەوت کانێکە نەما پێ دوانێ مامۆسا ئەو شوێنی وەرگرتی باج و خراج بوو بێ میری سۆرانوانە وڵی قوربان ئەویان نازانم هەر شوێنی بووە لەبەرۆی قڵاتەکە گەورە بۆ لە سێ شوێناژی و قڵاتە هەیە حالیان لە دوکانیش ماوە بەڵێ بەڵێ بڵێ زەو قڵاتە ڕەشەبایەکی گەورە هات هەمووی ڕوخان بەڵێ گوندی سەرسیان لەسەر ڕووباری لە خوارێ زەی بچووکە نا کاتی خۆی گوندی سەرسیان لێرە بوو بەڵێ لە خوارێ بوو لە ڕاستی ئەو هینە ئەو بورجە ئەو برجی هینە کۆڕەکە لەدەم ئاوەکە بوو لەدەم ئاوەکە بوو کاتی خۆی لێ بوو لە چاڵ بوو سەرکەندی بووە ئەو ئاوەکە بە بەردەمی گوندا هاتووە وایە ئەتوو خوێندکاربی لە ساڵ 1950 لەو گوندە وایە دەتوێنێت مامۆساکەتان ناوی چی مامۆساکەمان ناوی جەلال فارس بوو یەکەم مامۆساکە هات بۆ سەرسیان ئەو مامۆستایە 56 بڵێ نەخێر لە 56 مەکتەبەکان هاتن ئەو مامۆستایە وەختی خۆی هەندێک مامۆستایان دامەزراندن مامۆستای ڕیفیان پێدەگوتن ئەوە یەکێک بوو بڵێ یەکێک بوو لەو مامۆستایە خەڵکی سلێمانی بوو سڵاوی بۆ دەنێری بۆ کەس وەڵڵاهی جا نەماوە نەسە نیان ناسینێمە بە حەقەت نووسینی کرد وەڵڵاهی ئەمە تەبعاً جەلال فارس ئەو مامۆستایانە هەمووی سڵاو و ڕێزیان کەواتە لە ساڵی 56 کراوەتەوە و یەکەم مامۆستاژ ئەو جەلال فارس بڵێ چەند کەس بوو لێرای خوێن وەڵڵاه تەقریبەن 20 کەس زیاتر دەبووی کیژی تێوە نەخێر ناوەڵا بەس کوڕ بوون کەی چووە وەڵاکە زۆر درەنگە کە هاتین گواسترایەوە ئەوە لەوێ هەڵ گواستێتەوە لە 50 هاتینە ئێرە هاتنە ئەو گوندەی تازە بەهۆی بەنداوی دوکانەوە ژێر ئاوکەوت بڵێ باشە قەبرستانەکەی لێرە مراد ڕسووی پێ دەڵێن سێ قەبرستانی گەورەی لێیە یەکشان مراد ڕسوو ئەوە ساڵانە ژێر ئاو دەکەوێت لە خوارە لەو سوچەی خوارەیە یەکشان هە لە ڕاستی سەرسیانە چاکە چکۆڵی پێ دەڵێن یەکی تریش ئەوە لە سەرسیانی ئێرەیە لە نزی خۆمار قەبرستانشکەی لێ پێی دەگوترێ شێم حەمەدی خراکۆیە ئەتوو وەک مامۆساشی ڕووناکبیر ئەوانە بۆ کەی دەگەڕێنیتەوە قوربان زۆر دەمێکە یانی پێش زین بەڵی جانازان پێش زین بوویان نا بەڵام دەمێکن ئەو خەبرستان بە خۆ دەزانی لێرە لە ڕانێ ئەوە مەملەکەتێکی گەوری لێ بووە بڵێ خۆ دەزانیدەوە شیشار شاری شیشار بیستۆ خۆ شیشار لەو بەریە بەڵێ لەو بەر بۆ حاصل ئەم ناوشەر ئاید بێ بووە بەڵام کە ئەم گوندە دروست بووە ئەم گوندەی ئێوە دروست بووە بڵێن گوندە کۆنەکە چەند ئەبێ 300 ساڵێک وەڵڵاهی ڕەنگە ببێت ڕەنگە ئەوەندە ببێ بە بیری ئەمە نایە بیری باو باپیرانشمان نایە زۆر دەمێکە کە لە خواریشەوە لە مراد ڕسوو لەوێش گوند بووە لەبەرەوەی قەبرستانێکی یەکجار زۆری لێیە ئەوێش گوندێکی زۆر گەورە بووە باشە سێبرا بڵێ یەک نێوی شەمزین بووە یەک نێوی وسوو بووە یەک نێوی وەتک بووە لە ناوچەی سەردەشتی ڕا لە کوردستانی ڕۆژهەڵات هاتوون بەم دیوە یەک چۆتە نورەدین بەڵێ وەکوم بیستمە لە مەلای دڵگەین بیستوە یەکیان لە نورەدین جێگیر بووە ئەوی تریش هاتوتە ئێرە یەکیش دەچێت دەشتی هەولێری ئەشیش دەچێت دەستی هەولێری 5 گوند دەبن زۆرن بەڵێ سیانەکان ئەم سیانە لە چیوە ناوی واللهی ئەو وا بزانم لە ناوی ئەو سێبراکە بەڵێ سیان بەڵێ سیان
لەو ناوە هاتووە سیان لەوە هاتووە باشە هاتوونەتە ئێرە سیان چەند تیرە و تایفەی هەیە وەڵاهی ئەوەی بزانم تیرەکان بەخوا نازانم بەڵام ئێمە هەیە وەتکی هەیە وسووی هەیە و کلااوڕەشی هەیە و مامەڕەشی هەیە و تورکە ڕەشی هەیە خۆی لە ئەساسە ئەو تورکە ڕەشە تورەکە ڕەشە تورەکە ڕەشە بەڵێ تورەکە ڕەشەکان ئەمە تیرێکیان هەبووە لە سیان تورەکەی ڕەشیان هەڵگرتووە پیان تۆ تورەکە ڕەشە ئێمە لەوانین ئێمە تورکە ڕەشین بەڵێ چەندی تیا لە سیان لێرە چەند هۆزی تایە چەند تیری تایە لەوان جگە لە تورەکە ڕەش لێرە کەسکی لێنێ بەس ڕەشەی لێ باشە مامۆستاجیان یەک چیرۆک هەیە و دوو شوێنە چیرۆکێکەیە ئەڵێن لەم کوردستانەیە دوو قەڵا هەیە پێڵەن قەڵاو و سواسکە خلاص سواسکە لەکوێ لەو بەرێ لە بەری ئەو بەرەی لە پشتی زرەکەەوە ئەمە قەڵایکی سواسکەی لە زەڵمی شەیە گوندەکەی پێڵەن زەڵم لە بناری هەورامان لەوێش ئەم قەڵایە هەیە قەڵای و سواسکە هەیە کاتی خۆی خان ئەحمەد خان میری گەورەی ئەردەڵانەکان لەوێ بووە ئەم وسواسکەی گۆرانی بێژ و قەتار بێژ و ئەمانی گوندەکە بووە هی بیڵاتی میرایەتی ئەمان چیرۆکی چیە والله ئەویان نازانم هەر تۆ بیستوتە قەڵای وسواسکە هەر بیستمە بە قەڵاتی وسواسکەم بیستووە لەو دەربەندەیە شوێنەکەشی دیوە شوێنەکە دیارە بەڵێ دیارە باشە وسواسکە لە ساڵی 1616 ژیاوە لەوێ دوایی کە خیانەتی لە میر کردووە خشیانتە بینی دیوارەوە بە قسڵ کوشتیانە باشە مامەمەند لەگەڵ مام ڕسوول ئەو دووە خەڵکی گوند دەبن بڵێ حکومەتی عێراق جێشی عێراقی لەگەڵ حرس قەومی تاوانبارەکانی عەرەب هێلاماری مەتەقاندا بڵێ چەند گوندیان سووتان چەند والله ئەوەی ڕاستی بێ یەکێک لەو گوندانەی کە سووتاندیان و تاڕانیان کرد سەرسیان بوو باقی گوندەکانی دیکە نەگەیشتن نەخێر لە سەرسیان تەجاوزیان نەکرد بوو بە قوربانی بڵێ تاڵانیان کرد و سووتانیشان بڵێ هەتا خەتاقەتەوە منداوان هاتن باشە ئەم دوو پیاوە ئەم مامەمەند و مام ڕسووە بڵێ ئەمانە چیان مەسەرات چین و والله ئەوانە ڕەمیان کردن پیر بوو شەهیدیان بڵێ بەتەمەەن بوون شەهیدیان کردن ئێساش قبرەکەیان لە لێرەماوە کردوون بەڵێ گولە باریانیان کردن کە گولە بارانیان کردووە خەڵکەکە لێ ڕایەکانیان بەڵێ کەستیانە بووە خستیانە ناو چاڵێکەوە لێ گڵیان بەسەر داوە چاڵەگەنم بڵێ چاڵەگەن مشتیوا بە بڵێ خسویان ناو چاڵەگەنەکە و ڕۆیشتون بڵێ دوایش هەر لە شوێنی خۆی ئێستا لە بەدەی ماڵی بەدەی ماڵی کاعومەری حاجی سەلیمی قبرەکەیان هەر لەوەیە خوا لە گوناحیان خۆش بێ و من پێم وایە ئەوانە شەهیدن بەجلوبەرجی خوێناوی کە سوکاریان ماوە بەڵێ هەراڵە کە سوکاریان ماوە لە ڕانیە و لە بۆسکێنین من مسلایان بۆ دەنێرم چەند جار لەلایەن حکوومەتێک لە دوایەکانی عێراقەوە ئەم وڵاتی ئێوە مەملەکەتی وسوتا و وڵی یارە دوسێ جار چۆڵ کراوە سوتا و ساڵی 63 لە هەشتاوەشی جەوە گوازرا باشە کاتی خۆی ئێوە سەر بە چ ناحێ و قەزایە بوون کاتی خۆی ئێمە وەختی خۆی زوو سەر بە قەڵاتزێ بۆ ئێرە بنگرت بنگردوایی جیاکرایەوە خستیانە سەر دوکان ئێستا سەر بە ئێستا ئەمە سەر بە بنگردین بنگردی سەر بە دوکانە ناحی بنگرد وانە باشە ئەمە آخر گوندی ناحی بنکردە بەڵێ واکە بەڵێ باشە آخر گوندە باشە زۆر باشە کاتی خۆی خەڵکی ئێرە بە کەروبار بازرگانی کرد بڵێ دەغڵ و دانی بردووە بەرخی بردووە مریشکی بردووە هێلکەی بردووە ماستی بردووە مەیرەی بردووە بردوێتی بۆ مەملەکەتان یاوێتی بە چاو شەکر ومانە ئەم خەڵکانی ئێوە چون بۆکوێ ئەو خەڵکانی ئێمە بە زۆری چون بۆ کۆیە بڵێ لێرەوە بە قەرەسەر کەروبار نەوەڵا لێرەوە ڕۆشن لە بیتوێنەوە لە بیتوێنەوە لە بیتوێنە بە کەروبار ڕۆژ بۆ کۆیە کۆیە لەوێ چی پێویستی ئەوەی پیان بۆ فرۆشتیانە و چیشان پێویست بە کڕیویانە هێنایێتەوە شەردا هەموو خەڵکەکە ئەمی کردبێ ئەم کاروان بەخوا ئەوەی ناوەڵە خۆشەرنی هەموو کردوێتی ئەوەی کە پارەی هەبۆشتی هەبوو بێجگەلەوە بیستماڵەن چوونە کەرکووکیش هەندێکیان چوونە کەرکوشیش بڵێ وەم بیستوە میشکە چوبنە کەرکوشی لەوێ جوان هێنا و
خورمان هێناوە شتیان هێناوە هەندێکی شوونەتە سەردەشت و هەندێکشان ڕۆشتن بۆ لای سەردەست و بۆ ئێران و شەر بۆ دەغڵ و دانوشت چوون زۆر زۆر باشە ئەو لە ساڵی گرانیەکەی بووە ئەگەر بیریت بێ لە ساڵی 1950 هەندێک پێی دەڵێ شۆڕشی چواردەی تەموز هەندێک پێڵی ئینقلاب منازم لە بینی ئەوە ماوەم تەموز عەبدولکەریم قاسمات سەر حکم مەلیک فەیسەڵیان لەناو مەلیکە بچکۆلیان لەناو بیری دێ ڕۆژە بەڵێ بەبیرم دێ ئەرەوەڵا من لە سەرسیان منداڵ بووم ڕادوەیەکمان هەبوو بە پاتریشی لەگەر ئەو ڕادوێت بەڵێ پێیان دەگوت ڕادیان کەروجاشیان بڵێ بەڕەحمەت بێ پیرۆتاغا هەبوو لێرە کوڕی ئیسماعیل سەرسیانە ئامۆ زامانە هات بۆ ماڵێ بانجی باب میکردی فەقی خدر ئینقلابیان لە مەلیکە چۆلی کرد عەرەبیان نەزانی ناوڵا بە کوردی بخوا بە کوردی قسەی ڕادوەکە بە کوردی قسەی دەکات وەڵا ڕادوەکەی کردەوە بابم دەستی کرد بەقسان دیار بە هەرا بوو لە بەغدایە کە کەواتە بۆمان دەرکەوتو لە ساڵی 56 قوتابخانە لێرە کراوەوە لە 56 ڕادیۆتان هەبووە وانە ئەی ئۆتۆمبیل کە هاتو تێرە ئۆتۆمبیل وەڵا درەنگ هاتو درەنگ چکە ڕێگاکە درەنگ بووە وانە باشە ئۆتۆمبیل هاتووە لە سلێمانیەوە دووسێ سیارە هاتوون یەکیان پێیان دەگوت پاسەکەی مەرجێ لە سلێمانیەوە دەهات نەفەری باردەکردن دەچۆ بنگردی ئەوە جادەیەکی بەرد بوو لێرەوە لە دوکان بنگرد سواری پاسەکە بوون اینجا وانە بەڵێ ئەرەوەڵاوی ویسپای بچێت بۆ سلێمانیە مامۆستا عەبدوڕەحمان گوندەکانی دەوروبەری گوندی ئێوە کوێن گوندەکانی دەوروبەری ئێمەوە تەبان لەو دەربەندە بەڵێ لەولایە بەردەکۆزە ئەویشە تێکەڵاوە لەگەڵ گوندی سەرسیان تقریبەن مەمەنداوەیە و قەرتەپەیە و دێلی ژێ و قەرەتەپەشەیە لێرە قەرەتەپەش هەیە سێ گوندن بەسەریەکەوە هێژە و قەرەتەپە بەڵێ ئەو دی ئاسۆس ئەو دی ئاسۆس نیمانە بەس لە ئەو دی ئاسۆس سندۆڵانمان هەیە سندۆڵان بەڵێ ئێستا برازای شێخ حوسێنی کاک شێخ سەدەدین لەوێ دادەنیشە شێخ حوسێنی بۆسکێ شەوا لەو سەوێدەدارە لەو دەمایەوەی لە نێو دانیشتوانی ئەم وڵاتە نازدار و شیرینەی کورد ژمارەیەک تیرە و خۆز جودا هەن چونکە ناوچەکە لە بەرایبەیانی مێژووەوە تۆمارە بە تایبەت مەملەکەتی شمشارە لە ڕانیە کە هاو زەمانی شەمشی ئەدەدی یەکەم واتە پاشای ئاشووری بووە لەوێ لە ئەنجامی هەڵکۆڵین و پشکنیندا 245 تابلۆی نووسراوی گەڵین کە ئەگەڕێتەوە بۆ سەدەی هەژدامی پێشزاین لەوێ دۆزراوەتەوە واتە مەملەکەتێک بۆ شارستان بووە پاشان کوردیش لەوێ بوو ئەم تابلۆیانە نامە و مێژوون بۆ کواری پاشای فەرمانڕەوای شوشارا نێردراوە لەوێ دەمێوە هەموو قەوم و تایفە جوداکانی کورد لە ژێسایی سیستمێکی سیاسی و ئابووری و ئەمنیدا بەیەکەوە وەک کورد ژیاون هەتا ئێستاش کە بە هەمان دەستوری پێکەوە ژیان کە دوایی دەبینە کورد و لەسەر خاکی کوردستانیش دەژین بەو شەوەیە هەموو تیرە و تایفەکان دەژین لە سەرسیان مەنگوڕی پشدەرێ هەنا کە لە سوێڕڵی کۆیە بوون و شوانکارەی هەماغای کۆیە بوون و ئیدی هاتوونەتە گوندی دەربەند کە لە نێوانی هۆرد و کچیای ئاسۆس و چیای کێوەڕەشدایە ئەوان لەوێ ڕەمکان و شوانکارە بوون لێرە قەڵایەکی لێبووە قەڵاتی پاشای گەورەی میرنشینی سۆران میر محەممەد پاشا ئەم پاشایە پاشای گەورە بووە نەک پاشای کۆرە هەروەها قەڵاتی وسو ئاسکە هەیە لە بن ئاوێ لە نزیک کلکەی ئاسوسێ لە دەربەند هەرچەندە ئەم چیرۆکە لە دوو ناوچەی جیا وەک ناوچەی زەڵم لە بناری هەورامانیش بیستومە بەڵام ئی هەورامان ئەمن وا مەزەندە دەکەم ڕاسترا بارحاڵ بابگەڕێنەوەکن حاجی بەسەی مەنگوڕان چاوەڕوانمانەکات با بچینە خزمەتی سڵاو لە حازری بکەین و لی بپرسین ئەتو خۆت ناوت حاجیە شوشی بۆ حەج ئینشاءڵڵا ساڵی چەند شووی 2014 یعنی سابێ پێت بڵێم حاجی حاجە حوسێن بای بەنای داکمەوە داکەم بەخێوی کردوم بەستێکیەیە بەسێ داکمە بۆ ئەڵێن حاجی بەستێ داکمە بەسێ داکمە باشە خەیر ئەی ناوی بابت نایڵن ئەجا ئەوان خەڵکە ئەو دەمی بابم نەما بام لەو دەربەدێ ئەمەخوای کردووە ئەمن بەفکرم نا بەخوای بابی خۆم نەدیوە والله
ئەتوو مالی پەنجایت 52 والله 52 ئەرێ بەخوا یعنی لە 52 کە لە دایک بووی بابت مردووە ئەرێ بەخوا عفویکە یاخوا سپاسم هەر ئەم ژنە بە بێوەژن کۆشی تۆی بەخێر ئەرێ کردووە. بەخوا جا ئەجرت دایەوە خۆ داکی بەدەفەقی پیاوان بەخوای زۆر زۆر باشە تاقیبێ خەڵکیش بکە ئەتوو مەنگوڕی ئەرێەوە مەنگوڕی پشدەری وڵامەگری پێژەرێن دوو مەنگوڕێ مەنگوڕی دیوی ئەو دیوی مکوریان پێڵن مەنگوڕی کوێستان نادیوی ئەو دیوێ دیوی ئەم دیوی ئێوە پێڵن گەرمیان تۆ مەنگوڕی گەرمیانی باپیرت باپیرە گەورەت باوکی باوکت لە سوێرەڵەی دەشتی کۆیە بووە باوی بابمدا لە کوێستان لە قندینی حملەخوای کردووە لەوێ بەڵام چوو بۆ سوێرەڵی دەشتی کۆیە لەوێ ڕاگاتون هاتوونە وانە شوانکارای حەماغا بوون باشە ئەمە زمانی باو باپیرت ئەم دەربەنی هیچێ بوو ئەم دەربەنی ئەو دەربەندەی حاجی ئەمەدی ماماغای و ئیم کوێ خامینەی بوون لەگەڵ شێخ حوسێنی حوسێنی بۆسکەی شەری ئەمە لەسەر بەشێ هاتین دەگەڵ ئەمە لە مڵکی هاتکان دەلەوە ڕاین و مەڕ و ماڵ تێگەیشتم یعنی سەر لە گوندەکە خانووکتان کرد بەڵێ ئێوە نیشتەجێ کرد خانی چاکماکن ئاغەڵ و ماغەڵ ئاغڵتان هەبوو ئەوانتان هەبوو ئێوە نیشتەجێ کرد نیشتەجێ بوون لە گوندی دەربەندە دەربەندی ڕەمکان کە لەوێ نیشتەجێ بوون مەڕووماڵاتان هەبوو وایە لەوێ هەڵقەندران باشە شێخ حوسێن جێوڕی بۆ داناون باشە دەربەندی کوێخامینەی ڕەمک و حاجی محەممەد ئیبراهیم بوو لەگەڵ شێخ حوسێنی بۆسکێنێ باشە بەش و مڵکانتان دەدا ناوەڵ ئەمە مەر لەوەڵێ حرسای مەرنددان مڵکیژیان دابووینێ بۆ دەمانە چەند دەدا مەڕانە وڵا کۆ ساڵ شتێکی وانە بوو ساڵی دوو سێ دوو شەک شەک و ئەوە شەک چییە مەڕ ڕان آخر باشە ئەمە بەرخە ساڵە گەورەتە شەک ساڵە گەورەترە باشە دوای شەک چی دێ بە دیزا دو ساڵ گەورەتر بە گیزاوی پێڵێ ئەی دوای ئەو بۆ پێدا بڕۆن هێندە زۆر باشە دەی باشە ئێوە مەڕانتان دەدا ئەدی مڵکانتان نەدەدا مڵکانە بابا کە لێ باین بەرێ وەڵان شتێکی وەشە نێ دەستاندین وەڵا ئەدی ساڵی چەند هاتە سەرسیان بۆ ئێرە 59 بوو ساڵێک بوو عەبدولکەریم قاسمان لەو دەورێ بەو خوایە دانگ عەبدولکەریم قاسم ئەوە ئەقلابی لێکرام ئەوە مەفکردێ حاجی دەڵێن سێ ژنتەیە بەڵێ ئێستا مەرداریەکەیت چەند سەر مەرتێ وەڵانە 400 سەرتەیە لەخوا بە زیادێ سواز بۆ خوا شکر نەخۆشی تێ نەکەوتووە لەخوای مەڕبڕینەوە دەستان پێ کرد لێبووینەوە شکە درەنگە وانە ئەو دەردە هاتوو هەفتەی چوار کڕۆناکە هاتبوو لە ئەخۆ لە وڵاتی ئاگای لە کڕۆنیس بووە کڕۆنیسی لە وڵاتی ڕاستەکەی بڕیتانە وانە باشە ساڵانە چەند دەغڵودانەکەی جا دەوڵدانی خۆن وڵایی هێندێک محادم کردون و بە دۆلم من سێهژ دۆلمان سێهژدە ئەلەکاتە 54 بە خۆت و حوسێنی کوڕ حوسێنی کوڕ ئەتوو سەتەن دەکەی سەتەن ناوەڵان دەی ناکەی بە خۆت و کوڕت پسێ وڵا زۆری دەکا بەڵام من نازانمەگەمای سیتەنی دەکەینەوە تۆ سیتەن دەکەی ئەو باشە گاسستەیە هەمووشتنی خەرتاشە و هەموو ئەو شتانە هەموو هەیە تۆ چین و تۆ چێن و دەرماشەح و بیستمە دەڕاستەی شتێ بەس بۆ خۆ یادەچی بە سعاتی ئیش دەکەی بۆ خەڵک وڵا کوڕەکە دەکات دەشتە خوارەوی خۆشن دەبێت دەچێتە گەرمیان دەڕەزە زۆرن بە شێوەی ناکە ئیکرێ بکەیت باشە باشە هەر ئێرە حملای پێ 6 دەڕاستەی لێن باشە بێمە سەر خەمەکانی تۆ خەمەکانی جوتیارەکانی کوردستان کە بیلبیلی چاوی ئێمن و دەستیان پڕە لە سەوزەڵانی بۆ ئاسایشی خۆراکی کورد لە 2014ەوە ئێوە گەرم دەچێنن جۆ دەچێنن هەمووی دەکەنە سایلۆکانی حکوومەتی عێراقەوە ئەرەڵە پارە ئەومە ڕووماڵم هەموو بە کیمیاییدا و بەگەن و فەلاعاتی و ئەوداوە لە 2014 پارەکەمان نەگەێتەوە هات چۆ تەباخەڵی حکوومەت چەند تەنت داوە پێیان شەکەم لە ماڵە 101 ملیۆن لای حکوومەتی عێراق 101 ملیۆن ئەی حوسێن چەندی لایە ئەوی زۆری کڕی وشی باش ئەی گوندیەکان جوتیارە گوندیەکانە هەمووشموان هەمووش پارە لایەن هەموو لێش لە 2014 هیچ دووەر نەگرتووە من بابا سێ ساڵیان نیوە بە نیوە سێک بە سێکیان دەداینێ ئەوە داوی هەموو ماوە ئەگەر ئەوی ماوە ماوەیشان نەگرتەوە ڕاستەکەی ڕاست 14 نەگرتەوە باشە ئەوە حەقی خۆتە حەقی ڕەنجی شانی خۆت هادی خۆ چەند ساڵ ئاواتان لێەکەن باشە فەرموود وتت هاوگوندیەکانیش ئەویان وایە لایە وایە هەمووەک من باشە ئێستا
جا کەمێ زۆری حکوومەتی عێراق قەرزاری جوتیارەکانی کوردستانە هەر ئەمە هەی هەموو جوتیارەکانی کوردستان ئاسایشی خۆراکی بۆ دابین ئەەکەن هەتا ئێستا پارین داوە هەموو کوردستان نەکرد عێراق ئەو حکوومەتەیە کە جێی گرتووەتەوە دیسانەوە خەرزاری ئێمە بە خوێن بە جوتیارەکانمان بە ئەو ئاوە جوانی کە بۆیان ئەنێرین ئەو سامانی ئاویان دەدەینێ باشە چی بە حکوومەتی عێراق دەڵیت جا چی پێ نافەر پاران وەرگتووە پارەکە خوراوە نەخوراوە پارە لای حکوومەتی عێراقەوە ئەمە لە حکوومەتی عێراق لە حکوومەتی عێراق هاتووە خورا ئەوان وەریاگرتوان خواردویان نەچیانێک بەڵام لە حکوومەت نەخوراوە لە حکوومەتی عێراق یعنی سە داوای دەکەیتەوە حەقی خۆت چۆن ناحەی بنگرت لە ناوەندی بەری مەرگەدایە ئاوەدانی و پێشکەوتنی پێوە دیارە بە تایبەتیش لە بواری کشت و کاڵ خەرمان بەرەکەت خوایە لەگەڵ بەخێوکردنی مەڕووماڵات جێی دڵخۆشیە کە ئەم ناحەیە بەم شێوەیە لە کشت و کاڵە پێشکەوتووە و هەموو دەشت و مەزراکانی گوڵەگەنم لەگەڵ هەوای کوردستانە سەما ئەکەن و گۆرانی بۆ کوردستان ئەڵێن ئەم ناحەیە واتە ناحی بنگر 633 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە گوندی سەرسیانی لەمەڕ خۆشمان کە لە خانەخوێمانە لەوێ ئەچینە ئەوێ کە ئاخر گوندی بەری مەرگەیە لدەم دەربەندی ڕانیەیە ئەم گوندە 512 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە لە نێوانی چیا و دەریادایە کردی کشتتوڵی ژمارە هەژدەیە بەڵام لەگەڵ گوندەکی پێ دەڵێن بەردە کۆزێ بەگشتی 4000 دۆنم زەوی شیاویان هێنا لە بۆ کشت و کاڵێ 22 جوتیار زەوی تاپۆیان هەیە لەسەر سییان هەر یەک لەو جوتیارانە 18 دۆنم زەوی بەنێوەیە گرێبەستی شەنەها 200 جوتیار گرێبەستی زەویان لەگەڵ حکوومەتی کوردستان هەنا زۆربەی ئەم زەویانە مەغمورن مەغمور دەستەواژەیەکی نوێیە بەو زەویانە ئەوترێ کە بەهۆی دروستبوونی دەریاچەی هەرێمی بیتوێن بن ئاو کەوتون 2000 دۆنم لە وەڕگا و پاوەنیشیان هەیە ئەمما لە چیای ئاسۆس بەر لە ڕاگواستن بۆ ئۆردوگا زۆرەملەکانی حکوومەتی بەعسی عێراقی عەرەبی 40 ڕانەمەڕ لەم گوندەدا هەبوون بە سەدان چێر واتە گاوگۆل ڕاگواستن و بە عەرەبکردنی خاکی کوردستان گەورەترین و کوشندەترین زەبری سیاسی و عەسکەری و ئەمنی حکوومەتی عێراق بوو لەسەر نەخشەی کوردستان پیادەکرا و ئێستاش نیوەی کوردستان مەبەستم باشوورە بەدەست ئەم سیاسەتەوە ئەناڵێن و پاش 17 ساڵ لە گۆڕبەگۆڕکردنی ڕژێمی فاشیزمی باسی عەرەبی یەک خەڵ نەخراوەتە سەر پیتی چارەسەری ئەم وەزعی کوردستان و هیچ کام لە دەسەڵاتە عەرەبەکانی بەغدا کە لە یەک لە دوای یەک دێن لەم سیاسەتە خەتەرناکە لای لێ ناکەنەوە و چارەسەریشی ناکەن بارحاڵ با بچینەکن عمەری ئەنجومەنی گوندی سەرسیان و لی پرسین کامەر ئەتوو ئەنجومەنی گوندی سەرسیانی وەریە گوندی سەرسیان لە ئێستادا چەند ماڵە بێ لە ئێستادا 23 ماڵە بەر لە ڕوخان بەر لە ڕاجۆزاران بەس لەوەی کە ئێرە وێران کە حکوومەتی بەعات چەند ماڵە بوو 150 ماڵ 120 ماڵ 130 ماشەڵڵا بە کۆی گشتی خەڵکی سەرسیان چەند ماڵە بەوەی سەر ماڵێن لە ڕانی و لە چوار قوڕنێ و لە پشتدەرە و 500 ماڵ دەبێت ئێستا 500 ماڵ دەبێت لە ڕانیە لە حاجیاوە 2000 کەسە بنا دەبن وانە باشە لە ئێستا چەند مێگەلی تایە ڕانی تیا ڕانەمەڕ سێ ڕانەمەڕی تێدایە وانە با ئەی گاوگۆل گاگۆل زۆربەی ماڵەکان گاگۆلیان هەیە دەستەری هەیە پازە سەری هەیە ویستی هەیە لەو دەورێ باشە بەر لە ڕاگواستن جاران بڵین لە سەرسیان لێرە چەند ڕانی تیا بوو وڵا زۆری تیا بوو لەوانەیە 20 بۆ 30 ڕانیشی تێدا بووە 20 بۆ 30 باشە گوندی سەرسیان کردی کشتتوکاڵی ژمارە چەنە 28 بە سەرسیانەیە گوندی تری لەگەڵە بەردەکۆزی لەگەڵ سەرسیان بەردەکۆزی ماڵی کاک ڕزگارەکەی بەڵێ تێکەڵاوە ئەوی شەرکەتی 28 سەرسیانە باشە کردی 28 لەگەڵ گوندی بەردەکۆز چەند دۆنم زەوی کشت و کاڵیتان هەیە
نێزیک بە 4,000 دۆنم 4,000 زەوی کشت و کاڵی هەیە بە تاپۆ و بە تەمریک و بە مەخمورەوە مەخمورەوە بەستەوەی کە ژێر وانە بەڵێ چەند جوتیار هی گوندی سەرسیان بڵێن ئەرزی تاپۆیان هەیە ئەرزی تەملیک ئەوەی تەمریکیان 22 تەملیکی هەرێکی چەند دۆنم زەوی هەیە 18 دۆنم زەوی هەیە باشە لە وەرگا چەندانێ لە وەرگا لە وەرگا بە تەقدیری لەوانەیە 2000 دۆنم لە وەرگا لە چیایە چای ئاسۆس چای ئاسۆس لە میرسوار بەڵێ لە میرسوارە لە دەربەندەوە تا میرسوار باشە ئەمە هەمووی بە شێوەیەکی ڕێکوپێک ئەمانەمان زانی باشە ئەی چەند مەعمورەتانێ مەغمورە بڵێن کە چێت ژێر ئاو مەخمورەدا تەقیبەی لەوانەیە 1000 دۆنم بۆ 1500 دۆنمی مەخمورە بێ ژێر ئاو دەکرێت ساڵانە بەس هەموو ساڵێک نانی ساڵی وای ژێر ئاو دەکەوێت ئاو کەوتۆ ئەو ساڵ کەمتر ژێر ئاو دەکەوێت بەڵام بە پیتر نابێەوە بەڵە زۆر بە پیتر دێ فەرقی خاکەیت ئەوە بۆ بدەر دەست کاک عەبدوڕەحمانی حاسەلی کاک عەبدوڕەحمان بەر لەوەی ئەم پردەی نێوان بینی چیای ئاسۆس لەگەڵ چیای کێوەڕەش لەو ئەوە بکرێت خەڵک چۆن هاتو چوێ کرد بۆ پشدەر و بۆ ڕانیە و بۆ سەرەتای بە کەڵک و چوو پشتی با بووە بوو کەڵک لە شێوەی کوندە و شتیوە هەڵیان بەستووە کردیانە بەدار بەخسویانە و پێیپەڕیونەوە ئەوە هیچ خەتەریاتی نەبووە بەرەوەڵا خەتەریاتی بۆ دوای وەسێ بەلەم پێیا بۆ جار کە بەلەم بوو بە قەیاخ خەیاخ چییە؟ قەیاخ کەس تو سێ سارێ سوار دەکرد و بەسیم ئەو بەرەوبەری دەکرد بەسیم هات شۆی دەکرد هیچ ئەوەی کەوتت وتت بە بڵێن بە کەڵک پەڕی لە تۆمانە کەس وەرگەڕاوە زۆر خەڵکی زۆر لێ خنکاوە خەڵکی زۆر لێ خنکاوە ڕاست هەم بە بەلەمیش و هەم بە کەڵکیش ڕاستە فەرمووی باشە جارانی ئێوە بەشێکی ژیانتان لەسەر سامانی ماسی بڕاوەسی وانە بەڵێ ڕاوچی چەند هەبوو لێرە وڵا لێ هەبوو لەوانێ هەموو کاتێک سەردەمی پێش 1970 لەوانێ 40-50 بۆ ڕاوچی تێدا بوو بێ ئەو 40-50 هەست کەسە و بەلەمی خۆی بەڵێ هەمووی بەلەمی خۆیە بووە هەردوو کەس بەلەیەکەوە بەلەمێکیان هەبووە ئەی تۆرتان چۆن هێنا تۆڕژ وڵا خەڵک دەچوو لە بەغدا دەهێنا و زەراعەتە دەیدا تەوزیعی دەکرد تۆڕێکە بوو جاران پێشەوە وڵا تۆڕی بەتێن بوو سیعی بوو بەتێن چییە بەغدایی بوو تۆڕەکان هەرم ئەو دەمی ڕقەمیان لەسەر نەبوو بن بوو بزان بەڵێ بن باشە شەو دەچوون تۆڕیان دەنایەوە ڕۆژە بۆ ئێوارەدا ناوڕۆژێ بووە چەند کەس یعنی دوو کەس دەبووە یا یەک کەس نا دوو کەس کێک سەوڵی لێدا بەلەمەکە یەکیش تۆڕەکەی دادەنا دەڕۆیتەوە بەلەمەکە دەڕۆی بە سەوڵ ئەوەی بەچی بەسێتەوە بۆی کە بەردێکی لەو سەر دەخستە عبلی تێخست و دەبێت شتێکی پێدەخست و لەو سەریش بەردەشتری بۆ دادەنا دەیبەستەوە دوایی ماسیە گرت و بەڵێ بەیانی دەچوو هەڵی دەگرتەوە داچی ڕستە خەبا بڵێ ئەی خەڵک دەهات لێرە دەی کڕیا دەتا فرۆشت وڵا خەڵک لەو بێڕا لە ڕانی ڕاوە دێ و معمیل بووان داهات ماسیەکانی لێ دەکڕین و بۆ ناو شاری دەبێت من بیستو ماڵێن لە پردێەوە پردەی خوار بینی کەرکک و هەولی بەڵێ سەرەتای زۆری ئەوە هەمووی کوردن براجان هەمووی کوردن لە تورکمانی لێ نەی جوانە درۆن هەمووی کوردن کوڕی کوردن کەرکوچیش کوردستانە و شاری کوردستانە یەک عەرەبچی هی ئەوێنیە هەمووی هاوردە و هەمووی داگیرکەر و هەمووی ئەوەن لە پردێەوە ئەهاتن خەڵک هات بۆ ئێرە بڵێن کەشکی ئەکڕی دۆینەی ئەکڕی ڕۆنی ئەکڕی گەنمی ئەکڕی لێرە خۆی کەڵکی دروست کەڵکی دروست کردووە لێرەکە هاتوو بۆ ڕاوە ماسی هاتون تۆڕیش زۆری تۆڕ ئەوان هێناویانە وەختی خۆی ئەم کەڵکی دروست کردووە دوای چۆن ڕۆیشت ئەو کەڵەکە بە زەیەکەیدا ڕۆیشتە خۆ ڕۆیەوە بە دوکان و بە تەقتەق و ئەوەیدا ڕۆیتە خوار باوەکەی حەزیە بە زیات تا دەگەیشتە بڵێ جار سیارەشیان پێ بە پیکابیشیان هەبوو ماسیشیان کڕیوە ئەوانە زۆری ماسیەکە ئێرەشیان کۆ کردوەوە بردویانە بەرەو بەغدا بەڵێ بۆ کەرکک و بۆ بەغدا ئەوانە بردویانە ئەی ئێستەیەن ناوەڵای سەنە تاو کۆتای هات پێش ئێوە ئێستا ڕاوە ماسیەکەن دەیکەین بەسکەم بۆ خۆتان بەڵێ بەڵام لە کاتێکا کە کاتی ئازادە کاڵی کوردستان قەدەغەیەەکان نابێت ئەو دەمی ناکرێت کاتی ئازادە دەرد و ئافاتی نەخۆشی کۆڕۆنا ژیانی نیمچە وەستا و حەپەسا و کرد خزمینە بەڵام لە هەر لای مەملەکەتی مەنا
لە سەرگۆی زەوی هەر هەمووی. لێرەش لە کوردستان بۆ چەند مانگێ ژیان بڕێک ئیفلیج بوو. مەترسی لە ناو هەموو ماڵ و تاکێکی وڵاتی کوردەواری دروست کرد، بەڵام لە گوندەکان هێورتر بوو خزمینە. ژنێ لە سەرسیان گوتی هەرکە تەلەڤیزۆنم ئەکردە و باسی کۆڕۆنای ئەکرد ڕوحی لێ ئەساندم، زەندەقی دەبردم. کاریگەری لەسەر دەرونی هەموو دانابوو. جوتیارەکان و خوێندکاران و مامۆستا و ژنانی گوند دەترسان، چونکە زیاد لە قەبارەی ڤایرۆسەکە ئەمە قەبە کرابوو. هەرچەندە ئێستاشی لەسەر بێ مەترسێکی گەوری و مەترسی هەیە، بەڵام خۆ ئیدی نابێ بە ژیان بڵێن ماڵاوە. نانا لێرە پەزەکان هەڵدەشاخان بە بنار و شوانان ڕادوێکیان لە بنەجۆ بوو. مەڕبڕینەوە بە برینگان دەکرا، لە بەهارێ ژنان دەچوونە بێریان، شیریان دەکردە مەیرە. بێری مام ئەوڵای سەرگەی نێڵی ئەمە ژنێکە بەخۆی خەڵکی بناری قەندی لێیە. کۆڕۆنا هێور بۆ هاتە کندەرکی حەوشێ، قسانی کرد دەیگۆ ساڵانە چوینە کیستانان، شیوە ڕەزێ گەڵوە ڕەزێ دەچوینە ئەوانە. ئەوجا ڕەشماڵی چوار چەڵەکە و پوشە خورما و سەگی گورخنچێن و هیزەی ڕۆن و ساوەڕشمان دەبرد. لە کۆتایی مانجی گوڵانێ واتە کۆتایی مانجی ئایار لە کیستان بووینە تا گەلاوێش دەکەوت. قوڕادە و بیزا و ماندۆک و هەندرێشە و پنک و جاترەمان لەوێ دەدیتەوە. دەشمان خواردن و دەشمانێنە لە بۆ بن ڕەشماڵێ. ئەوجا بە بێریم گوت و لێم پرسی دادەبێری بەڵێ چۆنە ناوی بێری؟ وڵی جاوەختی خۆ ماڵی باب مەڕدار بوون ئەگە لەدایک بووم ناوی ناوم بێری. لەکوێ لەدایک بووی؟ لە سەرگەنیێڵێ. سەرگەنیێڵی برانی قەندیل؟ بەڵێ. کەواتە ئەتوو خزمی ئاواتی مام خدری؟ بەڵێ. چی ئاواتی؟ ئاوات کوڕی ئامۆزامە. مام خدر ئامۆزات؟ بەڵێ. یعنی لەوێ کە چوونە کوێستان بەڵێ لای گەڵاڵە ئا شاخی گەڵاڵە کانیشینکە و کانیشینکەونە و ئەوە کوێستانی ئێمە بوو. کوێستانی ئێمە ناوە بێری. بێری یعنی چی؟ وڵا جابێری یعنی مەردۆشین مەردۆشین. وەتی لە منداڵیشەوە بەڕحمێ ئەو خای لە ماڵە بابی خۆشم هەر مەردار بووین لێرەش هەر ماڵات و مانگا و ئێستا مەڕن نەماوە. ئەی چۆن ئەو قسمەت کەوتە سەر وڵا جابڵی ژن بەژنە بۆ خزمین لەگەڵ ماڵی خزم لە مجەمە عشتیوانە بوو یا هەر لە وەردوگای چوار قڕنەی لە وەردوگای چوار قڕنە بوو لە بەیەکەوە بوون و ئاوا خوای گەورە قسمەتی بۆ سازکردوانە؟ بەڵێ. باشە الحەمدولله الحەمدولله. ئێستا ئەوەی دراوە بە برای تۆ لە سەرگەینێڵە لە چوار قڕنەیە لە چوار قڕنە. سەلامی لێ بکە سەلامی لێ باشە بێری خان. ئێوە ساڵانە دەچوونە کوێستان وانە؟ بەڵێ لە کوێستان دەبوون. دەوارتان هەبوو بڵێن ڕەشماڵ؟ وڵی جا ئەو دەمێگە سەردەمی بڵێم لەکەم ماڵە بابم چویناوێ کوێستانە دەنالەوەتی مێردم کردووە نەچوو. بەڵێ ئەو دەمی بەڵێ دەچوونیەکانی شینکەوکانی خاتونە و ڕەشماڵتان ڕەشماڵمان هەبوو. چەند چاڵەکە بوو؟ وڵات چوار چاڵەکە هەبوو، شەش چاڵەکە هەبوو. بەڵێ. ئەدی هەندێک جار حەسیرتان بێداکەم کابان بوو زۆر کابانی باش ئەرێ بەخوای بەڕەحمەت بێ. حەسیرتان دادەنا لە بینی لە نێوەندی ئاچیخ. بەڵێ. لە نێوەندی ئەوەتان دەکرد ئەوە چ بوو؟ ئەو لە جالایەکمان دەکردن ئاگرندەی هەڵدەکرد و پەنی روشتمان لێ دەکرد چێشت و نامان لێ دروست دەکرد و ناندین بوو. بەڵێ ناندین. ئارێ وڵ عرە پێ دەڵێ ئاگردانم دروست دەکرد بەڵێ بەدارە. بەڵێ. چەند مانگ لەو کوێستانان دەمانەوە؟ وڵا جاتا فێنێکدا دەهات پەڵەی پاییز یان گەلاوێ پێشتر گەلاوێش پاش گەلاوێژە داهاتینەوە دەکەوت و داهات. بەڵێ بەڵێ لە 15 هێز بە دوای داهاتنەوە. بەڵێ. باشە لەوێ هیزەتان پێ بوو؟ هیزەمان پێ بۆ ڕۆنیان دەکرد. هیزان ڕۆنتان پڕ دەکرد. ئەرێ وڵا هیزە ڕۆنی کوردی بەڕەحمەت بێداکەم دەیکرد پەنیر و دەشتان خواردیش و ئەوەشتان دەکرد دەدانێنە بە هەدیەش ناوەڵی ئەو دەمی فرۆشتن نەبوو هەر بۆ هەدیە بۆ خزمەتی بە دیاری بۆ خزمەتتان برد. ئەی باش دادەبێری لەوێ هینتان دروست دەکرد ئەوەی تەڕەپیازی تێ دەکەنەوە؟ کەلانە کەلانە زابەنە هینەوە زۆر خۆشە خاصن بەم ڕەمەزانش و ئەی لە دەردە کۆرۆناکە ناترسان؟ بەری وڵای دەترسا خەڵگە دی چۆن ئەو تەلەڤیزیۆنە هەڵ دەکرد خۆزگەت دەخواست دایخەوە هەر نەیبینی سای لە موزیعەکان وڵی بۆ خۆم بڵێ من خەڵکەکە هەمووی یەک دەنگ بۆ یەکەوە بۆ هەموو دەترسا بڵێ نەترسا بێ. باشە خۆ میلەتی کورد هەمووی لە مانگی 11 و 12 ساڵی پارە هەمومان گرتمان ئەو نەخۆشیمان گرت. ئارێ وڵا بەڵا بە سوکی بۆ گێستان بڵێ بەخوا بە قورسیش گرتمان هەندێکمان هەبوو نازشمان دەرناوە
خی گەورە سوپاسی ئەەکەین سوپاس بخوای گەورە کە 5 قوربانیماندا 5 کەسمان لێ ئەمری خی کرد خی گەورە گوناحیان خۆش بێ لە جملەی شەهیدان نابن ئینشاء الله وانە زەرێکی یان هینێکی کەم ڕۆشینە دەرەوە لە کۆرۆنا ئەجا بێنە سەر لەوێ پەنیرتان دروست دەکرد لەگەڵ مەیرە مەیرە چیە پەنیر چیە مەیرە سەرتا لەسەر ئاگریانەی دەی کوڵێنی بەڵان ئەگەر سەلک بێ نابێ بی کوڵێنی دەبێ هەر گەرمیکەی و سەرکی لێ دروستکەی لۆرکی لێ دەگری و لۆرکی لێ دەگری هەمووشی بەیەکەوە سەلک نییە بەڵێ هەمووی یەک پارچەی ئەرێوەڵ شیری چ دەکرێت زۆر شیری یەکەم هەر هەموو عشیرێک دەبێت بۆی مانگای بەهات کەسە و تامی خۆی هەیە وڵی مەڕی لە هەمووی خۆشترە مەڕی لە هەمووی خۆشترە ئەوە مەیرە ئەجا پەنیر ئەی شیرێژ و ئەمانە شیرێژ دەکەم ئەلێرەژەوە مەشکم هێ مەشکەی کوردی ناوەڵای کارە بەیە لەوێ دەچویتە ڕێواسان و کارگانجا بەهین پێ دەڵێن دەچوونە کەوشان بەڵێ دەچوونە کەوشان دەچوونە ڕێواسان کارگان وەڵای ناڵم ئەو دەمی گچکە بووم زۆر لەوێ ئەوە کانیاوی سازگار و خۆش لە گوندانەوە بڵێ ئەدی لێرە شتان بەسەر وڵی لێرە کە زۆر ناخۆشین دیتون دەچێت سەر بەحرێ دەچوینە بەحرێ لە بەعرێ ئاومان دەهینا بەشانی جاری وهەیە ئەو زێ ئەوەندە شلوێ دەبێ ئەوەندە ناخۆش ینی لیتەی لەگەڵدا لە دەبەمان دەکردی ئەو ڕۆ لە دەبەمان دەکردێ و بەیانی بما خوار بە نە ئەو بەکەڵک چاو ئەو شتانە نەدا ڕاوی دەبوو ئەرێ بەخوای نەئاوبوونە کار بەجاد و مشکە و مار زۆر ئەوەندەمان ناخۆشی لێرە دیون هەخوا بزانانی بەڵام هەر نیشتمانەکە بەخوای بەس ئێستاش ئەرێ وەڵڵا ئێستا زۆرم پێ خۆشە و نیشتیمانی خۆت ئەگە ئەواژمان دووبووین ئەوە بێری دوعا بکە بڵێ خوای گەورە نەتەوەی کورد بپارێزی ئامین خوایە یا ڕەبی خوای گەورە بیان پارێزی لە دەردی کۆرۆنا لەو ناخۆشەی خوایە تووشی قەیرانمان نەکاتەوە خوای گەورە خوایە مكولات دائما دينني بيان ويان بيان عدم بيننا ودمنا ويان لە بەرەبەیانی مێژۆ جەنگەکان بۆمان دێن خاکمان خوێناویەکەن و گەنجەکانمان شەهید دەبن سێدارەمان بۆڵە خەن و کیمیا بە هەوای سافی کوردستانە ئەکەن و من نادەی هەر ئەمێنین لە بەرەبەیانی مێژۆ ئێمە هاوکات لەگەڵ چیا و ڕووبار و بەندەن و باڵندەکانە گۆرانی بۆ ژیانەڵین دەست ئەبین بۆ ئاشتی بەڵام سەر نادەین وەک کەرکک چۆن خۆی ڕاگرە و باوە گوڕگوڕیش هەمیشە فرمێسکی گڕ ڕێژەیە بۆ کورد ئێمە شوین قەت سەر نادەین سەریشمان نەدا بۆ کۆرۆنا بەڵام لە دوای کۆرۆناوە ئیدی ئەبێ ژیان دروستکەینەوە ئەبێ چاوێکمان لەسەر ئاسایشی ئاو بێ و چاوێک لەسەر ئاسایشی خۆراک هەناسەشمان لەسەر ئاسایشی نەتەوەی ژیانیشمان لەسەر کوردستان لە سەرسیان لە بناری میرسوار لەسەر دەریاچەی بیتوێن لە ناوەندی هەردوو چیایی کێوەڕەش و ئاسۆز لێرە کۆتایی بەرنامەی ئەمجارێنین هەتا بەرنامەی شتر و ژیانەوەی شتری کوردستان ئێوە هەمووتان ئەزانن بێگومانە کوردستان لە ناو چاو کوردستان لە ناو دڵ کوردستان هەناسە و جەستە و حیاتی ئێمەی نەتەوەی کووردە نەبەجێی ئێڵین نەجێمان ئەهێڵێ سڵاو پێشمەرگە سڵاو کوردستان سڵاو جووتیارەکان ئیتر کاتی ئێوەیە بێنەوە داسەگە بگرن بەدەستانەوە و دروێنەی جوانترین دانەوێڵی سەرزەمین بکەرکەویش ئاڵتونە خۆراک کەواتە هەمووتان بە سەلامەتی و هەمووتان بە ئاشتی و هەمووتان بە تەبایی ئەسپێرم خواحافیز